بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە گفتوگویەکی تایبەت لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان باز لە چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان، عێراق و ژیانی هاوڵاتیان هەروە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق، نوێنەرایەتی کورد لە بەغدا و بەرنامەی کۆمەڵی دادگەری کوردستانی بۆ ساڵی داهاتوو لە بەغدا چی دەبێت ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین. ماوەسا بەخێر بێن، سوپاسیان دەبێت. زۆر سپاس کاکە حەکیم گیان، ئێوەش بەخێر بێن خۆت و هاوکاران. سپاس دەکەین. ئەگەر سەرەتا بەڕێستان پێشتر لە بەغداد بوون و بەداوامیش چاودێری بارودۆخی بەغداد دەکەن، ئەگەر لە سەرەتا لە گرنگی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە دەست پێ بکەین، چ گرنگیەکی هەیە بۆ بەغدا، بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان گرنگە؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. دا صلاتي يا سادانان لعرفي سياسي دا بكمين دا صلاة دا دندري چونك دا صلاتي يا سادانان كدوائي دا صلاتي جيبا جي كردن واسد سلطەی تەنفیدی لێ پەیدا دەبێت و دیارە دەسەڵاتی دادوەریش ئەویش لە ڕوویەکی دیکەوە باڵا دەستە، بەڵام دەسەڵاتی یاسادانان یعنی کە سا لە عێراق پێ دەگوترێ ئەنجومەی نوێنەران و لە کوردستان پێ دەگوترێ پەرلەمان، گرنگی بایەخێکی تایبەتی هەیە بەبێ ئەو دەسەڵاتە هیچ کام لە دەسەڵاتەکانی دیکە ڕەوایەتیان نابێ. حکوومەت لەکوێ پەیدا دەبێت؟ لە ئەنجومەی نوێنەران. ئەنجومەی نوێنەران دوایی گەورەترین کوتلە ڕادەسپێرێ بە پێکهێنانی حکوومەت و پاشانیش لەوێوە بودجە دیاری دەکرێت و لەوێشەوە چاودێری کارەکانی حکوومەت دەکرێت و هی هەموو دام و دەستگاکانی دیکەش دەکرێت. ئەگەر حەقی خۆی بدرێتێ ئەنجومەنی نوێنەران چ لە عێراقدا چ لە هەر شوێنیشی دیکەدا کە دیار لە هەر شوێنە ناوێکی پێدەڵن، لە ئەمریکا کۆنگرێسی پێدەڵن، لە بریتانیا شتێکی کە لە رووسیا دۆمای پێدەڵن، لە چین ناوێکی دیکە. گرنگەوەی ئەو شوێنەی کە شوێنی یاسادانانە و شوێنی پێکهێنانی حکوومەتە و چاودێریکردنی حکوومەتە، ئەگە حەقی خۆی بدرێتێ زۆر گرنگە. تا ڕادەیەک لە سەر ئاسی حکوومەتی فیدراالی گرنگی دراوە بەو دامەزراوەیە. من خۆم 4 ساڵ لەوێ بووم لە ساڵی 2002 تا 2014. سەرۆیشی حکوومەت دەهێنرا، دەپرسێنرا و ئیستیجاب دەکرا، پەلکێشی ئەنجومەنی نوێنەران دەکرا، وەزیرەکان هەبوو کە سزای بۆ دادەندرا، ئەڵبەتە دوایە کە پێشکەشی دادگا دەکرا. یعنی ئێستاش لەگەڵدا بێ ئەنجومەی نوێنەران کارایە لە عێراق لەگەڵ ئەو هەموو گرفت و شتانی کە هەرشیان بەڵام ئەشکۆ و حرمەت و هەیبەتی پارێزراوە. بۆیە گرنگە چ بۆ وڵاتێکی وەکو عێراق کە لە سەروی 40 ملیۆنەوەی گرنگە، چ بۆ هەرێمی کوردستانیش کە بەشێکە لە عێراق دامەزراوێکی زۆر گرنگە و مەرجیعەکە، واتە شوێنێکە خەڵک بۆ لای دەگەڕێتەوە. بۆیە لێرەشەوە ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان کە دیارە باسی هەڵبژاردنەکان دەکرێت و بۆی کە نوێنەران بۆی هەڵبژێرین پێویستە بە بایەخەوە تەماشا بکرێت. بەداخەوە لە هەرێمی کوردستاندا پەرلەمان زۆر بێئیعتیبار کراوە، شکۆی زۆر کێندراوە، حکوومەتی شکۆی شکێندراوە، بێوە بێئیعتیبار کراوە. دیارە پەرلەمانەکە تەوان کە کاتی خۆی زوو هەندێک خەڵک پەرۆشی ئێمە بوو کە بایکۆتمان کرد، بەڵام دەرکەوت ئێمە ڕاستمان کردبوو و ئێمە پێکابوومان کە گوتمە و پەرلەمانە و سەر پێ ناکەوێت و ئێستا هەر پێشیان عیبە باسی بکەن چۆ دەزانن چۆن دروست کراوە. و ئەو کاتەمە گوتمان ئێمە ئامادەنین بە 3 کورسیەوە کە پێیان داوین لە 80 کورسی بە بۆچوونی من خۆ گۆشتی خێرە نیە ئەوەندەمان بدەنێ، خێرمان پێ بکەن، نامانەوێ ئەوەش بۆ خۆیان. هەندێک خەڵک پەرۆشی ئێمەیان بجەما مەستاچیان لێ دەکەن و چۆن دەبێ و بۆ چێ دەچن، بۆ کوێ دەچن بابسن گرنگە من نامانێ، ئێمە ڕەوایەتی نادەین بە دۆخێکی ناڕەوا. جا کاتی خۆ خەڵکی پەرۆشی ئێمەیان بە دوای ئێستا بۆیان دەرکەوت کە نەخێر ئەوە هەڵەیان کردبوو. بە زەمن پێم عەجیبە
پەرلەمانتارەکان بەبێ ئەوەی کە کاری پەرلەمانی بکەن چۆن موچەکە وەردەگرن و چۆن پێی مرتاح نازانم ئەویان دەبێت خۆیان وەڵام بدەنەوە زیاتر لە 50 میلیۆنیان چۆن موچە وەردەگری و چۆن دڵت لێ مرتاحە کە تۆ ئەو موچێ لە بەرامبەر ئەو وەردەگری کە تو کاری پەرلەمانی بکەیت کاری پەرلەمانتاری بکەیت کارەکە ناکەی لە ماڵی خۆت دانیشتووی موچەکەش وەردەگری ئەوە هەم حکوومەت لە ژێر نیشانەی پرسیارە هەم پەرلەمان هەم کۆی قوارە سیاسیەکە هەم خودی پەرلەمانتارە باش بەس مامۆستا بەڕێزوتت تەم پەرلەمان باسی شکۆشکاوە و پەکخراوە ساڵێکە ئەی حکوومەتیش ئەوش تووشی تووە شکۆشکاوە لە چۆڕێکەوە لە کوردستان حکوومەتی زیاترش کۆشکاوە و حکوومەتی کار بەڕێکەرە و دەسەڵاتەکانی دیکەش هەموو ئەوانەی کە لەو پەرلەمانە و پەیدا بوون ئەگە پەرلەمانەکە بە خۆی شکۆشکاوێ لە قوپۆپەکانیشی هەر زیاترش کۆیان شکاوە گومانی تێدانە بەڵ باشە بینی سەرەوەی کە بەغدا ئەوتت گرینگە بەس وڵایەکی استراتیجیە بۆ هەرێمی کوردستان زۆرجە هەندێک کێز بڵین لە بریەوەی کە مامەڵێکی دروست لەگەڵ لە بەغدا بکەن مامەڵ لەگەڵ ئاراستەین بەرە وڵاتانی دراوسەیە بەغدا گرنگترە بۆ باشووری کوردستان مامەڵی لەگەڵ کە لەوێ دەستورێکەیە ئەگەر بە تەواوەتیش جێبەجێ نەکرابێت کاک حەکیم یعنی هەر لە بنەڕەتدا ئەگەر خەڵکی لەگەڵ خۆیدا ڕاستکە کاکە تۆ خەڵکی کوێی خەڵکی عێراق وانە خەڵکی هەرێمی کوردستانم بۆ وێنە ئێ باشە هەرێمی کوردستان چییە وڵا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق هەرێمی کوێیە هەرێمێکە لە عێراق ئێکەوەتە تۆ دەبێ حکوومەتە فیدراالیەکەت ئەوێ چەقی بڕیاری شوێنی بڕیاردان چەقی بڕیاری تۆیە ئەمما ئەوەی کە لێرەوە تەماشا دەکە بزانێت تاران چ دەڵێ و ئەنقەرە چ دەڵێ و مۆسکۆ چ دەڵێ و واشنگتۆن چ دەڵێ و یعنی هەر بەڕاستی شتیشی زۆر بێ معنایەوە ئەوە گەر بە ینی ڕێک ناوی خۆی لێ بنین دەکاتە زۆرێک لە وابەستەی سیاسی یا بزانین ئیمارات چ دەڵێ بزانین لەوێوە چ دەڵێن و تو بزانێت تو وڵاتەکەی خۆت چ دەڵێ ئەمجا گەر متمانەت نییە بە وڵاتەکەی خۆت ئەی باشە تۆ کە متمانەت نەبێ بە وڵاتەکەی خۆت ئەی متمانەت بەکوێ هەیە ئەو شوێنی دیکە کە تۆ لەسەر حیسابی ئینتیمات بۆ وڵاتەکەت بەڵە وڵاتەکەمان شێواوە دیارە بە عێراقیشەوە بە هەرێمیشەوە بەڵام هەر چۆن بێ تۆ دەبێت لێبەوە لێرەوە تۆ ڕەوایەتی وەردەگری و لێرەوە دەبێ کارەکانی خۆت بکەی و تۆ دەبێت لەگەڵ حکوومەتە فیدراالیەکەی خۆتدا حکوومەتی ئیتیحادیەکەتدا تەفاهم بکەی لە یەکتێگەیشتن بکەی و لە ڕووی نێودەوڵەتیشەوە عێراق وەکو وڵاتێک و دەوڵەتێک سیادەتی هەیە سیادەی هەوایی هەیە ئاوی هەیە خاکی هەیە هەموو جۆرە سیادێتیشی هەیە سەروەریەکی هەیە پاشان وەکو جەنابەت گوتە تۆ لێر لەسەر ئاسی عێراق دەستورێک هەیە کە بە پێ و دەستورە توانین داوای مافەکانی خۆت بکەی وە بڵی کاکە تۆ ئەرکردەوەی من مافم ئەوەیە منش ئەرکم ئەوە تو مافدەوەی لەسرم بەڵام تۆ لەگەڵ تاران و لەگەڵ ئەنقەرە و لەگەڵ شوێ بە چی منطیقی قسە دەکەی غیری ئەوەی کە تۆ دراوسەی تەواو بەس مام ساندێک لایەن هەر جۆرە وتارێکیانێ ئێستا پێشتر ئێوە هەر لەگەڵەوە دابوونە کە ڕێکەوتنێکی گشتگیر بڵێن لە هەموو وارەکەم پەیوەندێکی تەندروستێ لەگەڵ بەغدا بێ وایە وەکو کۆمەڵی دادگەری بەس لایەن هەیە بنونە ڕۆژێک داوای جابوونەوە ڕۆژێک دراوسێ باش ڕۆژێک ڕۆژ بۆ بەغدا زۆر دژبەیەکی نییە لە گوتاریان لە کرداریان لە بەرامبەر بەغدا زۆر بۆچی وڵای دەگەڕێتەوە بۆ کورد بینی بەڵێ و زاڵکردنی عاتیفە بەسەر عەقڵدا و زاڵکردنی بەرژەوەندی ئێستایی بەسەر بەرژەوەندی استراتیژیدا هەیە بۆ وێنە ڕیفراندۆمێکرا هەوایەکییان کەوت بۆ کەلە وان زین تازەبوونە دەوڵەت ئەم زادیان گوتەمە دوو دەوڵەتی دراوسێین هەر وەسپەینی ڕا دەیانگوت دەرگای وتی پێش دامەخەن یعنی شتی زۆر نامەنتیقیە هەڵویستی عاتیفین ئەوانە پێم وایە هەمووی دەرهاویشتەی ئەوەیە کە ئەو جۆرە کەسانی ئاوا بیر دەکەن هەر کەسێک بێتی حیزبێکە نەفرێکە دوو حیزبن چەندن هەر کەسێک ئاوا بیر دەکاتەوە کوردەواری خۆمان پێ دەڵێن بە مستە ئاوێکی دەکەوێتە مەلە بە مستە ئاوێک دەکەوێتە مەلە شتی دیکەش هەر لەو بابەتە بووە یا مەسەنەیەکێک لێرەوە دەڕوا بۆ بەغدا لەگەڵ کەسێک ڕێک دەکەوێت لەگەڵ حیزبێک لەگەڵ لایەنێک ڕێک دەکەوێت ئاجا دەڵێم لەگەڵ عێراق ڕێکەوتم کاکە تۆ لەگەڵ لایەنێک ڕێکەوتی پاشان تۆ لایەنێکیشی کەسێکی یا حیزبێکی یا لایەنێکی
هەموو هەرێم نی ئەو هەمووی حیساب لێ تێکچوونە و هەڵەشەوە ئەوانە هیچمان لێ نەچنیونەوە ئەو شتانە چیان لێ چندراوەتەوە غەیری عیبداری و غەیری ئەوەی کە تۆ خاڵ بۆ بەرامبەرەکەت تۆمارکەی لەسەر خۆت هیچ لێ نەچنیوەتەوە. بەڕاستی چاوەڕێکی خێریانی ناکەی لە پەیوەندی لەگەڵ بەغدا سەڵاتدارانەیەم لە ئاسی ناوخۆ تاولیان بێ متمانە بووی چاوەڕێ خێریانی ناکەی لەرە سەڵاتداران بۆ بنەماکانی دەوڵەت بێ بۆ ژیانی خەڵک بێ بۆ حکومڕانی بێ لەگەڵ باغدا بێ. وڵات کاک حەکیم لەبێژە گوتومە وە زۆر کەسی هاتۆ بۆ لام با سەردانی فلان کەسکەین و فیسار کەسکەین و ئاوا بکەین و ئاوا بکەین گوتۆ من ئومێدێکم نەماوە ینی بەڕاستی بەو دوو حیزبە حکومڕانی کە 33 ساڵ ئاوا حکومڕانی لە وڵاتەدا دەکەن 33 ساڵ ینی سێ دێ زیاترە هەرچی لە هەکبیاندا هەڵیان ڕشتووە هەرەوەیان پێ و هەر کەسێک جگەلەوەی کە بینیوێتی لەسەر ئەرزی واقع لە پارتی وێچێتی غەیری ئەویان لێ چاوەڕێ بکە خۆی بەغەڵەت دادەبە یعنی نەخێرم هیچ ئومێدێکم پیان نییە بەڵام بەهەر حەڵ وەزەکان ئاوا ڕاگرتووە و بەڕێوەی دەبەن و کەم پێشم وایە وەکو لە دیدارەکەی مێریشدا گوتم کاتی دیکەش گوتومە کەم پێم وایە ئەم دۆخە کە ئاوا ڕاوەستاوە هەم وڵاتانی دراوسێ کاریگەریان لەسەری هەیە هەم هێزە نێودەوڵەتەکان کاریگەریان لەسەری هەیە و جۆرێک لە بەرژەوەندی ناشەرعی پێکەوە گۆڕینەوە لەگەڵ حکوومەتی فیدراالیش ئەوەش کاریگەری لەسەری هەیە و پاشان بێئاگاکردنی خەڵک و چاواشەکردنی خەڵک و تەماعوەبەرنانی خەڵک و ترساندنی خەڵک و ئەوانە هەمووی کاریگەریان هەیە ئەگەر نا دۆخەکە هی ئەوەنی ئاوا بەردەوام بێ و دۆخێکی زۆر ناسروشتیە هەر تو تەماشا ئەوەندە بکە ئەگە هەر تەماشا ئەوەندە بکەی هەرێکاکەەوەی کوێوە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان تا دێگەڵە نەوعێکە لە دێگەڵە بەوڵا نوعێکی دیکەیە بڵێ ئێجا کۆوە هەرێمێکەوە لێرەوە کام بەرپرسی زۆر گەورەیە لە سلێمانی دارێکی پێ ناخرێتە سەر بەردێک لەوێەوە کام بەرپرسی گەورەی لێرە دارێکی پێ ناخرێتە سەر بەردێک هەر کەسێک لەوێ لە دەسەڵاتی دادوەری وێ قاچاق دەبێت لێرە دەخولێتەوە بە کەیفی خۆی هەر کەسێک لێرە قاچاق دەبێت لێوە دەخولێتەوە بە کەیفی خۆی ئەمە چ واتایەک ماوەتەوە بۆ یەک هەرێمی هیچ واتایەک نەماوەتەوە لە ڕاستیدا بەڵام ئیدیۆ دۆخەکە ئەوە دەڕوا بزانین تا کوێ دەڕۆیانی پێ دوێ هەم لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری تووشی داڕوخان بووین دامەزراوەکان لە کوردستان ئەمن پێم وایە ئەوەی ئێستا هەروە کاروبارەکان هەروە ڕاهی دەکەن ڕاهی بەڕێکردنە هەر بەڕێکردنە چونکە تو تەماشا بکە حکوومەت لە شوێنان لە وڵاتان حکوومەت 100 دەکا نایە بە خەڵکی بفرۆشێتەوە بە ناوی حیزبێک یا کەسێک یا گروپێک لێرە هەر ڕۆژە ها فلان کەس قیت بۆ لە فلان شوێن چێ وڵام فلان جادەی دروست کرد و فلان شوێنی دروست کرد و فلان دەیوی فلان شت دروستکا و بەردی بناغی دەنێت باش و کاری حکوومەتەوەوانە بۆچی بە خەڵکی دەفرۆشنەوە خۆ هەرچەند من هەر گوتومە هەر کەسێشتی باش بکات دەستخۆشی دەوێت لێ بکرێت باشە بەڵام کاکتەوە حکوومەتە تۆ دەیکەی بۆ بە ناوی حیزبەوە خۆی پێوەڵدەکێشی بۆ ڕیکلام و بانگەشەی هەڵبژاردن بۆ حیزبەکەت خۆی پێوەڵدەکێشی ناشیرینە ناشیرینە کاکە لە وڵاتان دەوڵەت حکوومەت هزار شت دەکات بەڵایش حیزبێک و شخصێک و باندێک نایە خۆی پێ هەڵکێشی ئەها وان بۆ کردن خەڵک زۆر سادە کراوەتەوە خەڵک زۆر وای لێکراوە کە هەر موسەکەی بدەنەویستی ناوێ زۆر بکراوە بە ئەهلی قەناعەت مەسەن تۆ دەبینی جادە و ڕێوبانیان وایە ڕۆژانە خەڵک تیاندا دەفەوتێ و دەمرێ مەسەلەن زۆرشتی دیکە ینی زۆر ژێرخانی ئابووریت نییە لەم هەولێرە هەر تۆزە باران ببارێ گەڕەچێک کوێر دەبێتەوە هەروەها لای دەبەری لای سلێمانیش کەم و کوڕی زۆرە ئەمجا خەڵکی هەژار و بێدەرەتان و ئاتاج زۆرە خەڵکی کە لە خانووی بەکردا و کرێخانەوە هی بۆ نادرێ زۆرە خەڵکین کە نەخۆشە و دەردەدارە خۆی پێ سەرەسەر ناکرێت زۆرە ئەو برادەرانەش بوو تاری تایبەتیان هەیە و پارەکان لێرە جێینەبەوە تۆ چون لە ئەمریکا ڕۆژ بۆ ڕۆژ شت بڵاو دەبێتەوە
خانوەکانیانەوە خانوو فلان کەسەوەی فلان کەسەوەی فلان کەسەوە بۆ 100 ملیۆن دلارەوە بۆ لە ئەڵمانیا لە بەرلین لە وڵاتانی ئیسکندنافی لە هەمووی مەسەلەن ئەوەی هیچی فلان کەسە هی کوڕی فلان کەسی ئێ باشە تۆ ئەو هەموو پارە ئیمکانیەتە زەبەلاحا کە هاتوۆتە دەستان بۆ ماڵی بابتە یو خەڵکە وڵاتە نیە بۆ خۆت پێکردوتە ملیار لێر چۆن وڵات ئاوە بەڕێوە دەچێت من لە مێژە گوتومە بەڵام ئەوە بەڕێوە بردراوە جا ڕەنگەی شێ لە جوانی بەڕێوە چووە جاوڵای گەرەوە بەڕێوە چوون بێ بەڕێوە نەچوون چۆن بێ خەڵک هەموو لێت بێزار هەموو تووڕە بۆ خۆت لە دۆرێنی خۆتدا نامڕتاح دەزانی کە خەڵک لێت بەگلەیە حکوومەتی نێوەن حکوومەتی فیدراالی هەر ڕۆژە بەهانەیەکت پێدەگرێ ڕۆژە پەرلەمانەکە لێ پێک دەخات ڕۆژێک ئەوت لێ ئەگە بۆ خۆت هەڵبژارنیەکەی بۆ خۆش پەرلەمانەکەی خۆت پاک دەخەی حکوومەتەکە لێ ئیفریش دەکا هەر ڕۆژە مەسەلەن ئیمتیازێکە لێ دەستێنێتەوە ئەنجا پێش دوای وڵاتەکەت باش بەڕێوە ئەگەرەوە باش بەڕێوە بردن بێ وڵا نازام خراپ بەڕێوە بردن چۆنە باشە مامۆستا بینی سەر نوێنەراتی سێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی پێویستمان بە چ جۆرە نوێنەر و نوێنەرایەتێکە لە بەغدا هەرچەندە کورد بڵێن لە پەرلەمانی عێراق کەمینەیە 63 کورسی 6 کورسی لە 329 کورسی پێویستمان بە چ جۆرە نوێنەر و نوێنەرایەتێکە بەڵێ کاک حەکیم ئێمە پێویستیمان وەکو کورد ینی وەکو میلەتی کورد وەکو خەڵکی هەرێمی کوردستان چۆن مەرزنێت تەنیا کورد بێ پێویستیمان بە نوێنەرانێکە بەڕاستی بزانێ بۆچی دەچێتە ئەنجومەنی نوێنەران و پاشان کە دەچێت بۆوێ هەم ئازابێ هەم ئازاد بێ ئازابێ بە واتایە کە ئەوەی بە حەق و بەڕاستی لەزانێ بیڵێ و ئازادیش بێ وابەستە نەبێ بە حیزبەوە بەملاوە بەولاوە واتە ئەوەی کە قەنەعەتی پێێتی بتوانێت بێڵێ و بتوانێت پراکتیزەی بکە ئەمە زۆر جار گوتومە ئێمە پەرلەمانتارانی ئێمە نوێنەرانی ئێمە وامان فێر نەکردوون بۆ ئاو خواردنەوەش پرسمان پێ بکەن چکە 4 ساڵ لەوێ لە ئەنجومەی نوێنەران بووم بڕوات بێ ناوی کەس نادەم بەڵام فراکسیۆنێ و حیزبانە هەمویان کێشەیەکیان دەبوو گرفتێکیان دەبوو نوێنەرەکەیان یاسەرێکی فراکسیۆنەکان ئەوەندە سەلاحیەتەی نەوە بڕیار بدا وەڵام ئەمەستا مەگەر جەنابە ئەتۆ تەلەفۆنێکی بۆ فڵان کەس یا بۆ فڵان کەس خۆشیان نەیانتوانێت تەلەفۆن بکەن ناوەڵە مەجالیت ئەوان پێ نەدا بۆ تەلەفۆنیشان بۆ بکەن تەلەفۆنم بۆ دەکردن کاکەجانەوە ئەو فراکسیۆنەتان ئاوا و زەحمەنە بزەناوە ئاوای پێ بفەرموو وی ئاوا بکەین پێکەوە ئەرێ بەخوا جارێ لە سەر خوێنەوە بەیانێک تێک دەچوون جا هەمیشە بە عەقڵ بسووچی و دڵ بسووچیش یعنی بەیانێک دەبوو ئەویان دەگو من دەی بخوێنەوە ئەوی دیکە دەگو من ئەویشی کە ناویشتان بخوێنەوە و هەروەها مناسبەتێک داهاتە پێش مەسەن یادی هەڵەبجە یاخود ئەنفال یا کیمیایی باران دەی باشەوە هەر کەسم بەسەر شتی بابە دەمگوتم وەکو هەرێمی کوردستان با پێکەوە بی خۆ من ئەمە تەمان بە دوو نوێنەر لێ بووین ئەو کاتە هەندێک جارێ بە 3 نوێنەر بووین خۆشتەکە زیاتر شانی ئێوە دەگرێتەوە بەڵام ئەوە ناشیرنە بۆ خۆمان ناشیرنە بۆ خەڵکی هەرێم ناشیرنە بەڵام وا فێرکراون هەر ئاوا فێری ئەو ماڵماڵۆکێنە و عەقڵ بسوویچی و دڵ بسوویچی و بۆیە من پێم وایە هەوتت ئازا و ئازاد بچیتی پێویستە بڵین وڵای یەکەم ئازادی ئازایەتی بوێری دوو ئازاد بوون وابەستە نەبێ و پاشان شارەزاش بێ یعنی شارەزا بێ ئەو شتانی کە قسەیان لێ دەکرێت لە ڕووی معریفەت و شارەزاییەوە قسە بکە نەکرد لە ڕووی تەعەسوب و دەمارگیری بۆ هەرێم یا بۆ حیزبەکەی نا لە ڕووی شارەزاییەوە قسە بکە و من پێشم وایە وێ ڕای ئەوەی کە بڵێ لێرە و کە دەچێت نوێنەری هەرێمی کوردستانە بەڵام دەبێت لە بیریشی نەچێ لەوێ ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بۆی لایەنەکانی دیکەش نەتوان مزایدەمان بەسەرەوە بکەن پێویستە لە قەزیەکانی دیکەش کە دێنە پێش دەبێ هەڵوێستی هەبێ جا سوێندی بە بەسڕەوە هەبێ بە مووسڵەوە هەبێ بە سامەڕاوە هەبێ بە نەجەف و کەربەر بە هەر شوێنێکەوە دەبێ هەوڵدا هەڵوێستی هەبێ ینی بۆیە پێویستی بە شارەزاییش دەکا لەو شوێنانە واتە خۆی کوشمەڵە نەکا و خۆی قەتیس نەکا لە نێو ئەو سێسوە پارێزگای هەرێمدا بەڵکو دەبێت لەگەڵ شتەکانی دیکەشدا کارلێک بکە و ئاگای لیان بێ چکە ئەو لەوێ ئەنجومە ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراقە
ومن پێشم وایە بەنسبەت ئەندامانی خۆمانەوە زیاتر قسە دەکەم بەڕاستی دەبێ زۆر ئاگایان لە ئیمان و عەقیدە و دینداری و مسلمانەتی و سلوک و ڕەوشت و ئاکاری خۆیان بێ چونکە ئەگەر ئینسان قایم نەبێ لەوێ بە چەندان جۆرە فریودان و لە خشتەبران لە خشتە دەبردرێ فریو دەدرێ دوای خۆشی پێی ناشیرین دەبێ کە من زانیاریم هەیە لەو بارەوە دەکردرێ لە خشتە دەبرێت دەخرێتە ژێر کاریگەری بۆ خۆشی پێی ناشیرین دەبێ بۆ حیزبەکەشی بۆ هەرێمەکەشی بۆیە پێویستەوانی کە دەچن لە ڕاستیدا ئەوە بنەڕەت و چاوجی هەموو ڕەوشت و ئاکارە جوانەکان دیکێ هەست بە چاودێری خوا بکەن کە خوا بەسەریان و چاودێرە و بشزانێت کە خوا لیان دەپرسێتەوە کە تۆ چۆن نوێنەراتی و خەڵکو ئەو وڵاتت کرد و لەوێ چیت گوت و چیت کرد و لەوێ لە خۆی وریابێ لە سلوکی لە ڕەوشتی لە ئاکاری چونکە چەندان جۆرە فرت و فێڵ هەیە بۆ ئەو ئەندامە ئەو پەرلەمانتارە بکردرێ لە خشتە ببرێ وای لێ بکرێت کە بە قازانجی لایەنێکی دیکە بێت و ئەوانە لە ئەرکە ڕاستەقینەکەی خۆی دوور بخرێتەوە. باشە مامۆستا پارتیویەتی لە دوای 2023 ساڵە زۆری نەمون لە بەغدا بڵین لە پەرلەمان بەشداری حکوومەتیان کرد بەڵام هیچ کێشەیەکی هەڵپەسێدراو لە موچە لە نەوت مادەی 140 کێشەی دەستەڵات چارەسەر نەکراوە دەبێ من جارش خەڵک دەرفەتیان پێ بداتەوە بە پارتیویەتی بەڵێ وڵی کاک حەکیم ئەو خەڵک دەزانێ وەنیە با مەلەجاتی خەڵق قسانەکەین بەڵام کە پارتیویشێتی پیان چارەسەر نەکراوە بە بۆچوونی من هۆکاری سەرەکی ئەوە بووە کە سیاست و استراتیژی حیزبەکانیان ئەوە نەبووە و کێشانە چارەسەرکەن بە بۆچوونی من بەڵکو سیاست و استراتیژی حیزبەکانیان بریتی بووە لە دابینکردنی بەرژەوەندی حیزبی وەجاری واشەوە پەرلەمانتارە بەرژەوەندی تاچی شخصی خۆی زاڵ کردو بەسەری حیزبەکەشیدا ئەوەش هەیە ئەوە هۆکاری سەرەکی بووە کە حیزبەکە ئەسڵان استراتیژی ئەوە نەبووە و کێشانە چارەسەرکەن چۆ کێشانە بە پەرلەمانتارێکی چارەسەر ناکرێن ئەو کێشانە لە ڕاستی دەبێت حیزبەکە کە ئەو نوێنەرانە دەنێرێ ئەو دەبێت زیاتر جەخت بکاتەوە لەسەر ئەوە و زۆر جار پێویستیان بە چارەسەری سیاسی دەکات کە بگەڕنەوە بۆ دەستور ئەمما لانی بەرامبەریش واتە حکوومەتی فیدرالیش ئەویش بەرپرسیارە بەرامبەر بە هێشتنەوەی ئەو کێشانەوە بە هەڵپە سێردراوی ئەویش هەر بەرپرسیارە حەقیقەت وە نەبێ ئەویش لە بەرپرسیارەتی بستنە دەر و خەتاکە هەمووی لە ملی پارتیوێشێتی دابێ بەڵێ ئەوان زۆرینەی کورد بوون لەوێ ئەگەر بە ئامان ژیان گربایە ئەگەر لە استراتیژیان دابووایە دایانتوانی زۆر شت بکەن یاخود وەکو گوتم نەک بڵێ پەرلەمانتارەکە بۆوان ناکە نا دەبێت لە پشت پەرلەمانتارەکە و حیزبەکە زمینەوە پەرلەمانتارەکەی خۆشکە و خۆشی لەگەڵ لایەنەکان بڵێ کاکە وەربا ئەو کێشانە چارەسەرکەین بەڵام نە ئەوان بە ئامانجیان کردو کردوانە استراتیژی خۆیان و تەرەفی بەرامبەریش خواخوای بووە کە باسی ئەو شتانە هەر نەکرێت. باشە بەس مامۆستاوان سەرای و کێشەکانیان چارەسەر نەکردووی سەر دەڵێن هەردوو لایەن پارتیویەکی دەڵێن ئێمە ڕکابەرمان نییە سەرنج چیە پێ دوایە لە خراپەکاریدا ڕکابەریان نیە یاخۆی ئێستا دەڵێن هەردوو لایەن بانگەشەوە دەکەن دەڵێن ڕکابەرمان نەماوە لە کوردستان وەڵام پێیان ڕکابەریان نەماوە بۆ دەست بەسەرداگرتنی واریداتی خەڵک و وڵات و بۆ خۆ بە ملیار لێرکردن و ڕکابەریان نەماوە بۆ ڕەشوڕوتکردنی خەڵک وێرانکردنی ژێرخانی ئابووری وڵات چکە خۆ تەماشا بکەیت سە باڵەخان و شت زۆر بەرز دەکرێنەوە بەڵا هەمووی پرۆژەی شخصین پرۆژەی حیزبی شخصین یان خەڵک لێ بکۆڵێتەوە دەزانێت کێ هی فلانە هی فلانە ئەوێ هی فلانە هی فلانە وەکو چۆن پارەکانی کرد نردویانە بۆ دەرێ و ڤیلا و خانوویان پێکڕیوە و وتێل و قەسریان پێکڕەوە هەمووی دیارە ئەگە ئێستا دەرنەکەوێ ساو بینی پێشوو ڕێکخراوێکی نێودەوڵەتی زۆر معتەبەرە هەموو شتەکانی بەڕسمەوە بڵاو کردێتەوە لە ئەمریکا ئەوە جارێکێ لە ئەڵمانیا مەسەرەن ئەوە ئاوا یعنی ئەوە بۆ ئەوانە بێڕکابەرن ڕاستە ئەمما بڵێن وڵا بێڕکابەرین بە واتایە کە کەس نییە ئەوەیان بکات منافەسەیان بکات ڕکابەریان کۆڵا درویکی شاخداراوە ئەخ بەس چی ینی چیت کردووە زەحمە نەبێتەوە ئەشهد بالله بێ ڕکابەر لەوەدا کە دەست بەسەر وارداتی خەڵکدا بگرن بە بۆڕی و
بەتانکەر نەوت بفرۆشن پارەکەشی کەس نەزانێت چی لێ دێ و دوایش هەر ئەوەندە دەزانی کە لە بەرلین و لە ئەڵمانیا و لە دەوڵەتانی ئیسکەندینافی و لە ئەمریکا و لە شوێ کوڕی فلانکەس و ئامۆزای فلانکەس و خزمی فلانکەس ئەو وتێلی کڕۆشی ئەشتومبیلا بۆ بێ ڕکابەرن ڕاستە پارەکە هەموو لە دەستی خۆیاندا ئەوانش کە وا بەستە و دابەستەی خۆیانن بەڵێ بەس لەو ڕۆژاندا هەر یەکێک لە بەرپرسانی هەرێم مەبەستیەوە بوو دەیگوت پێشتر دەیانگوت ڕاتان دەگرین بەڵام نەیانتوانی ڕامان بگرن ئەوە دروشمی کۆمەڵ بوو لە هەڵبژاردننی پەرلەمان چ کاتێک کۆمەڵ دەتوانێت ڕایان بگرێ یاخود بەدی لە بۆ ئەم دەسەڵاتە ئەگەر خەڵک پشتیوانیتان بکە تاکید بۆیە من کاتی خۆی گوتم ئەوە بڵ شعارەکەم رابێ با ڕایان گرین واتە وەرن خەڵکی لە لەگەڵمە داهاوکان با ڕایان گرین بە هەر حاڵ جا ئەو جار نیشتی کەش دەڵێم ساگەروان دڵیان بۆەوە خۆش بێ وڵا گوتیان ڕایان دەگرین و ڕانەوەستاین جاتو لەر چ ڕانەوەستاوی لە حکومڕانیشی سەقەت ڕانەوەستاوی وایە لە بە ملیاردیرکردنی خۆت و خزم و حزبت ڕانەوەستاوی جاوە شتێکە وەکو عەرەب دەڵێن هەل هذا يشرفك بۆ شەڕەفت پێ دەدا یان نوقسانیە ڕانەوەستاوی سەری خۆت هەڵگرتۆ ڕۆیشتووی آخر کاکە تۆ تەماشای دەرودراوسیەکان ناکەیتیان لێ هات لە ئەنجامیەوەیدا کە ڕانەدەوەستان لە زوڵم ڕانەدەوەستان لە گەندەڵی ڕانەدەوەستان لە دەست بە سەرداگرتنی واریداتی خەڵک و وڵات ئەتۆ نابینیچیان لێ هات ئەوە بەشار ئەسەدت ئەوە حوسنی مبارەکەت ئەوە عەلی عەبدوڵڵا ساڵحت ئەوە زین العابدین بن عەلید ئەوە قەذافیت ئەوە ئەوی دیکەت تازانیان لێ هاتووە پێت وایە ئازایەتیە کە ڕانەوەستاوی یا بۆ ئێمە نوقسانێک کە نەمانتوانی و ڕادگرین جا بۆمان ڕانەگیرایی خەڵکمان لەگەڵ نەبوو هەو نیشاوە بۆ خەڵک دەکەوێتە ژێر نیشانەی پرسیار خەڵک بایی مەسەلەن ئەوەندە کورسێ دەنگم پێ دەدا لە قەدەر ئەوەندە من بڕشتم دەبێ خەڵکەکە دەیەوێت ڕایگرێ با بێ لەگەڵمدا ڕایگرێ ئەگەر عافێتت بێ خەڵک وایە یا ئەوانی کار دەنگتان پێدەن عافێت مبارەکیانەسیان لێ بکەینیانی دیار ئەویان پێ باشە مبارەکە و خۆ دنیا هەر چۆنێکی بێ دنیا دەبڕێت و لە قیامەتی خۆیان دەبینەوە ئەوانەی کە بە پارەی حرام و بە زارچەورکردن و بە تەماع و بە ترسان و لە برسان لەگەڵ ئەوانەدا دەبن خۆیان دەبینەوەسیان لێ دێ ئەگەر لە دنیادانا کە لە دنیاش بە تەکید هەموو شتێک لكل ئەجەلی کتاب لە وڵاتانی کە شەروە کاتی خۆی سەدام دەگوێدا قالە سەدام قالە العراق دوای چی لات سەدام کە لەی قەومان لەهم عراقەدا ماڵێکی دەست نەکەوت خۆی تێدا حەشاردا بۆ خۆی چاڵێکی لێدا بوو وایە بەشار ئەسەد کە لەی قەومان فرێ خوا حەفیزە نەکەوت بۆ خۆی لە مۆسکۆ لێ کەوتووە وایە یعنی پێ دوای ئەوانیش لە ئەمن پێم وایە ئەوانیش و غەیری ئەوانیش بەڵێ زین بۆچی چون خوا دەفەرمێ یعنی من لە ڕووی قورئان تەماشای شتەکان دەکەم خوا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئێمە ئاوەدانیەکان وڵاتەکان شارەکان لەبەین نابین مەگەر خەڵکەکەیان ستەمکار بێ هەروەها خوا دەفەرمێ وكم قصمنا من قرية كانت ظالمة زۆر ئاوەدانی وڵاتمان فەوتاندن کە ستەمکار بوون و هەروە لە سوورەتی کە هەفدا دەفەرمێ ئەهلەکناهم لەما ظەلەموا کاتێک ستەمیان کە فەوتاندمانن هەمیشە زانانی ئیسلام دەڵێن بە کوفر و ئیمان و خەڵک پێکەوە دەژی بەڵام بە زوڵمەوە خەڵک پێکەوە ناژی بە کوفر و ئیمان و چکە خوا ژیانی دنیای داناوە خەڵک تێدا تاقی بکرێتەوە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بەڵام بە زوڵم وڵات لە خەڵک تەنگ دەبێ خوانەی فەرمووە فمن شاء فليظلم ومن شاء فليعدل بەڵکو فەرموویەتی وڵات و ئاوەدانیەکان ئەگەر وەسەر زوڵم گەڕاندیان فەوتێنین چکە بە کەڵکیمانەوە نایە باشە مامۆستا دەخولەکێکمانەوە چەند پرسیارێکتر بە کوردی سوپاس دەکەم سەبارەت بە کۆمەڵی دادگەری بۆ خەڵک دەنگ بە کۆمەڵی دادگەری بدە یاخود کۆمەڵی دادگەری لە 4 ساڵی داهاتوو دەیەوێت لە بەغدا چی بکات وڵڵاهی ئێمە لە ڕابردوودا سەر ڕاستانە نوێنەراتی خەڵکمان کردووە و بەتاکید لە داهاتووشدا لێ زیاد دەکەین خوا پشتیوان بێ لەو سەرڕاستی و لەو ڕازگۆیی و لەو دڵسۆزیەی کە هەموو بوومانە بۆ خەڵک بەبێ جیاوازیش ئێمە خوا پشتیوان وا بەتەماین کە وەکو ڕابردوو لە زیاتر و چاکتریش ڕازگۆیانەتر دڵسۆزانەتر ئینشاڵڵا کاری خۆمان بکەین و دوایش ئێمە بۆ خەڵک دەنگتان پێ بدە کاک حەکیم بۆیە دەبێت خەڵک دەنگمان پێ بدە ئەگەر دەیانەوێت دەنگی ڕازگۆ دەنگی دڵسۆز لەو ئەنجومەی نوێنەراندا هەبێ وەکو ئەو کە بوومانن ئەو بە ڕێزانەی بوومانن بە ناویان نەدەم یا لە پەرلەمانی عراق هەرێمیش هەروە
يعني خەڵک ئەگەر خوا لێی نەگۆڕێ دەزانێت کە هەر کەسێکی ئێمە بڕشتی 15 کەسی هەبووە لەبەرەوەی ڕازگۆ بوون و لەبەرەوەی نەکردراون نەفرۆشراون و لەبەرەوەی کەس هەر ئەسان پێ نەوێرا هەر تەماعیان تێ بکە هەر تەماعیان تێ بکە بیان هێنتە سەر سەودا و بۆ پەرلەمانی کوردستانیش هەروە بوو خەڵکی دیکە من ئاگادارم سەودایان لەگەڵکردن ئەوەندە دەدەمێ و دەبێ ئەوەندەم دێ ئەوەندە نادەمێ ئێمە کەس بەلامەدا نەهات بڵێ کاکە حاڵ بۆ حساب بووە چکە تەماعیان تێماندا نەبوو ومێدیان پێمان نەبوو نە ئەملا نە ئەولا نە کەس بۆیە خەڵک بۆیە بە دەنگ بە نوێنەرەکانی ئێمە بدا تاکو نوێنەری ڕاستەقینەی هەبن نوێنەری ڕازگۆی هەبن نوێنەری دڵسۆزی هەبن نوێنەری وای هەبن کە بێزگە لە خوا سوبحانە وتعالە حیساب بۆ کەسی دیکە ناکە کاکە ئەمە جارێک ئەندامێکی ئەنجومەی نوێنەرانی ئێمە لە بەغدا شتێک بوو پۆستێک بوو بۆ یەکێک لەو دوو حیزبانە ئەویش پەیوەندی پێوە کردم گوتی مامەستا ئەوە ئەو پۆستە بۆ فڵان کەسە ئەوانە ئەمیش بۆم هەیە خۆم کاندید بکەم جەنابەت ڕێم لێ ناگرتم نا بۆ ڕێ لێ بگرم وتی وەڵا کوتیانە لەبەرەوەی معادلاتمان لێ تێک دەچێت وتم وەڵا من دەوڵەتێکی دراوسێت تەلەفۆنی بۆ کردوم توێت کاکە با فڵان کەستان خۆی کاندید نەکات چکەمە معادلاتمان لێ تێک دەچێت لەگەڵ پارتی لەگەڵ ئەملا و لەگەڵ ئەولا معادلات تێک دەچێت کتی بڵێ مخوای دەکەێت عراق هەمووی تێک دەچوو ئەندامێکی ئێمە پەرلەمانتارێک کە ممارەسە حەقی خۆی دەکات ئەوە جواب تەوتم بڵێ بەس مامۆستا و سەرڕاستی زۆر کێشی بۆ دروست نەکردو مشکلە نییە ئەو باژەی کە لەسەر سەرڕاستی دەیدەی زۆر کەمتر لەو باژەی لەسەر سەر نەڕاستی دەیدەی گوێ ژیانەکەم ئەوە مەبدەئە لە ژیانی مندا کە هەمیشە ئینسان بازی سەرڕاستی و بوێری بدا نەک بازی ترسەنۆیشی و سەرنەویکردن هیچ نییە یعنی ئینسان کەم بژی بەڵام پیاوانە و جوامێرانە بژی مسڵمانانە بژی و ئێمە غیری ئەومە لە ناوەشێتەوە وەکو گوتم ئێمە خۆمان بە بەندەی خوا دەزانین یەک جار خۆمان بەخوا فرۆشتووە إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة باش تەواو یەک جار سەودامان کردووە لە خزمەت خوادا جارێکی دیکە لەگەڵ هیچ شتێکدا و هیچ کەسدا خۆمان ناینەوە سەر سەودا ئەگەر بەڕێز خەباتی شاخت هەیە لە بواری ڕۆشنبیری و نووسین و هەر لە بوار ڕوبەڕووبوونەوەی ئیسلام کۆمەڵی دادگەری لاواز بێ چ کاریگەری خراپیە بۆ سەر پەروەردە بۆ سەر ئەخلاقی کۆمەڵگا خێزان حاڵەتی ئیسلامی وڵای من پێم وایە کاریگەری نەرێنی بە تەکید دەبێ گومانی تێدانە بۆیە هەموو ئەوانەی کە بە تەنگ دین و ئەخلاقی ئەم کۆمەڵگایەوەن و بە تەنگ ئایندەی ئەم کۆمەڵگایەوەن و بە تەنگ بە تایبەت چینی گەنجەوەن گەنجولاوەکانمان جگە لە ئێمەمانان چێ لە خەم لە دین و ئەخلاقی گەنجەکان دەخوا ئێمەمانان واتە نەکرد وەکو کۆمەڵ هەموو لایەنەکانی دیکەش ئەگەر ڕێکخراوە ئەگەر حیزبن ئەوانەی کە مەرجیعەکەیان قورئانە و ئیمانە و ئیسلامە چێ لە خەم ئەوەیە خەڵکی دیکە خواخوایەتی ئەو گەنجە تەسلیمی بێ وابەستە و دابەستەی بێ کەیفی خۆتی بە کەڵکی خۆی دییان نایە خۆی بەو بفرۆشێ دەنگی پێ بدا لەگەڵی دابێ تەسلیمی بێ ئێمە دەڵێن نا تو جارێ پێشی بە کەڵکی خۆت وەرە جارێ وەرە پێشی وەفادار بە بۆ خوا پێشی دین و ئەخلاقت هەبێ ئەوجا ئێمە تەماعمان تێدا دوێ کە بە کەڵکمان بێ بۆیە هەموو ئەوانەی کە بە تەنگ ئایندەی ئەم هەرێمەوەن و بە تایبەت وەکوتم چینی گەنج و تازە پێگەیشتووی وەکو ڕوخشەکانی ئەم وڵاتە چونکە خەڵکێک هەیە کاک حەکیم پێویست ناکە زۆر خەمی لێ بخۆی عمرێکی لەو حیزبەدا گوزەراندووە تازە بێوە شەتەک درراوە و هەر زانانی دەروناس و کۆمەڵاسیش دەڵێن نیسان کە دەکەوێتە تەمەنەوە کەمتر گۆڕانکاری بەسەردادێ مەگەر کەسێکی زۆر خوا پێدا بێ و جەری بێ وەکو ڕۆژێ غارودی کە لە تەمەنی 70 ساڵیدا زیاتر گەڕایەوە لە مارکسیەتەوە گەڕایە بۆ ئیسلام یا مەسەن زۆر هێندێک لەو حاخامانەی جوولەکە کە واز لە سەهیۆنیزم و واز لە سەهیۆنیەت دێن و دەدەنە پاڵ مسلمانانی غەزە و مسلمانانی مەزلوم لە دنیادا ئەوە کەمە ئەمما بە زۆری خەڵک کە لەسەر شتێکدا دەڵێ من شەب على شيء شاب عليه هەر کەسێک تەمەنی لە شتێکدا بەڕێ کردوایە هەر لەسەر لەوەشدا پیر دەبێ و دەکەوێتە تەمەنەوە ئینشاءڵڵا بڵین ئەگەر خەڵک پشتیوانی زیاتر کاری خێرخوازی پەروەردەی سیاسی هەمووی زیاد دەکەین ئینشاءڵڵا خۆمان کە هەمانن بەتەکی لیان زیاد دەکەین چ لە کاری خێرخوازی کاری پەروەردەی کاری بانگەواز و کاری سەرڕاستی لە سیاست ڕوبەڕووبوونەوەی ئیسلام کاری سەرڕاستی لە سیاستدا من کتێبێکم هەیە بە ناوی گرنگی ڕەوشت لە سیاستدا 34 جا چاپ بۆتەوە بەداومە بە زۆر لە بەرپرسانی ئەم هەرێمەش
لە کۆبوونەوەکاندا پێم داون تۆمە بزانن ڕەوشت ئەخلاق لە سیاسەتدا چەند گرنگە لە هەموو شتێکدا گرنگە بەڵام بە تایبەتی لە سیاسەتدا کە ئینسان لەگەڵ خەڵکدا ڕاست بێ ساغ بێ بێ پێچ و پەنا بێ ڕوون و ڕاشکاو بێ. بەڵێ بەدۆ پرسەر سەر دۆخی بڵێن هەڵبژاردنەکان هەندێک لایەن هەیە جاریان نەکردووە جەماوەریان ئیسلامین لایەنی ترە چاوەڕوانیتان چیە لەوان بۆ خەڵکیش بەگشتی لەم هەڵبژاردنە؟ وەڵاهی من ئەوە دەڵێم کە چاکردنی ئەم دۆخە ڕاستکردنەوەی ئەم دۆخە ئەرشی سەرشانی هەموو لایەکە ئەوانەی کە لە ڕابردوودا بایکۆتیان کردووە کە بە پێی هەندێک سەرژمێر و لێکدانەوە ١ خەڵ زیاتر بووە ١ بووە کەواتە 125 دەمێنێتەوە بۆ پارتی بۆ یەکێتی بۆ لایەنەکانی دیکەش. ئەمن بەڕاستی دەڵم بۆ 175 بە دڵسۆزانە پێیان دەڵم ئێوە لە ژێر نیشانەی پرسیاردان چونکە ئێوە بێدەنگی ئێوە مقاتع و بایکۆتی ئێوە بەشداری نەکردنی ئێوە زەمینی خۆش دەکات کە ئەو 125 حکمی ئێوەش و وڵاتەکەش بکە ئەو 125 بە ئێمۆمانانیشەوە کەسکەبینەیە زۆر کەواتە ئەگەر دەیانەوێ بۆشایی نەمێنێتەوە بۆ ئەوەی دەسەڵات بە تەزویر و فرت و فێڵپڕی نەکاتەوە و ئەو دەنگە کەمینەی خۆی پێ هەڵانە بە خەڵک نەبوو ئەو کەمی ئەو دەنگە کەمینە زۆر دەکات ئەگەر دەیانەوێت ئەوە بێ بێنە پێش و چی دیکە بایکۆت نەکەن ئەو بایکۆتە بە قازانجی ئەم واقعە ئەم دۆخە ناهەموارە تەواو بوو بەس لایەن هەیە بڵێن هەر خۆیان بەشداری نەکرێت جەماوەریان ڕەنگە بەشداری بکە چاوەڕوانیتان چیە ینی ئیسلامی چاوەڕوانیمان ئەوەیە ئەمەوە لە مەیدانەکەداین بەڵێ و سەر ڕاستانەش لە مەیدانەکەداین و من بەڕاستی قەت حەز ناکەم بڵێم کاکە دەنگمان پێ بدەن و شاخمان و باڵمانەوە لە مەیدانەکەداین و هەین و دەمان بین و دەمان ناسن و کاتی خۆی کە گوتومانە کێ جوڵێ ناجۆڵی نەجۆڵاوین وایە خەڵک زۆر جۆڵاو هات و بەرز بوو نزم بوو چی لە هاتوو وەکو کۆلارە هەڵی دەدەن و دەینیشێنەوە ئێمارۆ خۆمانی خەڵک ئەگەر یەکباری و ساغی و ڕاستی دەوێت ئەوەمە هەین ئەگەر دەشانەوێ هەروە وەکو چۆن لە ڕابردوودا بوون هەر ئاوا بڕوا دۆخەکە هەموو بارەشیان بێسییان لێ بکەین ئەمە بۆ لای خوا بەڵگەمان هەیە خوای وەڵی ئەوەی کە بە چاکمان زانی بەڕاستمان زانی کردمان و گوتمان و کردیشمان ئێستا ئێمە چی دیکە بۆ خەڵک بکەین ئەوە کاری خێرخوازیە کاری تعلیمی و فێرکردنە کاری پەروەردەیە کاری بانگەوازە کاری سیاسی سەرڕاستانەیە لە قسەکانمان لە دیداری مێری گوێتان لێ بوو و بۆچی دیکە بە تایبەتیش کە قسە دەکەین بە تەلەفۆن خەڵک دێ بۆ لامان هەندێک خەڵک دێ لە ئیعلام دەرناسی بڵێ پیان خۆشە لە ئیعلام دەرنەچن هی دەسەڵات و غێری دەسەڵات چی ڕاست و چاکە پێیان دەڵێن چی پێمان وایە خوا پێی خۆشە ئەویان پێ دەڵێن ئەنجا خەڵک ئەگەر ئێمە لە مەیدانەکەدا هەین وگەر عەقڵیان دەیان بڕێ دەی بڕێ بە هاوکار پشتگیرمان بن وێنستەمکار هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت زۆر خەتەرە خی پڕگار دەفەرمێ ولا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار بەڵێ ئێوە بەلای ستەمکاراندا مەشتێنەوە ئەگەر ئاگرتان توش دەبێت من لە تەفسیرەکەی خۆمدا لە تەفسیری قورآنی بەرز و پێش باسم کردووە کە دەفەرمێ فتمسكم النار ئەمە تەنیا ئاگری ڕۆژی دوایی و ئاگری دۆزەخ ناگرێتەوە ئاگری دنیاش دەگرێتەوە ئاگری دنیاش دەگرێتەوە تۆ تەماشا بکە بەشار ئەسەد کە لێ قەوما قەدافی کە لێ قەوماس دەسەڵاتدارانی دیکە ئاگری تووڕەی خەڵک هەر ئەوانی سووتاند یاخود ئەوانش کە لەگەڵیاندا بوون هەموو یانی سووتان هەر لە دنیاشدا بە تەکید سزای لای خوا و سزای پێشێ بەرزەخ و پاشان قیامەتیش تونترە و سەخت باش بە کورتی سوپاسەکەن زێنای مامۆستا وەکو لەسەر دۆخی دەرەوەی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای جەنگی غەزەوە 2 ساڵام و بەربەڕێزت هەمیشە دەدوگوت لە تارەکە لە کۆڕەکان دەدوگوتە غەزە ناشکێ ئێستش بڵێن باردۆخەکە ئێستش وای دەبینی داهاتوویەکی گەشتت چاوەڕێیان دەکەین ئینشاءڵڵا وەڵی کاک حەکیم خوا پشتیوانێ من لە خۆ قسە ناکەم ئێمە بە بەرچاوڕوونی قسە دەکەم هەفتەی یەکەمی شەڕی غەزە کە ئێستا 2 ساڵ ئەوەندەی بەسەر لە تێپەڕی هیچ کەس قەناعەتی وا نەبوو کە ئەوانە بەرگەی 2 هەفتە دەگرن مانجێک دەگرن ئەو کاتە من لێرە وتارم دەدا بۆ خەڵک لە مناسبات تم مسلمانانی غەزە مسلمانانی حەماس و جیهاد ناشتێن ئەوانی دیکەی کە لەگەڵیشان چۆن مامۆستا ئەو زلهێزە ئەوە قەواری زایانی سوپایەکی هەیە دەڵێن الجيش الذي لا يقهر مو چێوا دەڵێ تم ئەو سەرۆکە
عربانە وا دەڵێن ئەو دەوڵەتۆکانە وا دەڵێن کە سوپایەکی هەزیلیان هەیە جوان بەدەستی ئەمریکا و غەربەوەیە بۆوان ئەو سوپایە ناشتێ بەڵام نەخێر دەشتێ قەواری زایانی دەشتێ مسلمانانی غەزە و فەڵەستین ناشتێن قەواری زایانیش هەڵدەوەشێ 2000 گوتووە ئێستاش دەڵم ئەوە هەمووی زەمینە خۆشکەرە بۆ هەڵوەشانی قەواری زایانی قەواری زایان لە ڕووی معنەویەوە شکاوە لە ڕووی نێودەوڵەتیەوە شکاوە لە ڕووی سومعە و ئابڕوویەوە شکاوە مسلمانانی حەماس و جیهاد سەرکەوتن قەواری زایانی وتی دەبێ بە زۆر چەکیان تەسلیم کەن نەخێر وتی دەبێ بە زۆر دیلەکان تەسلیم کەن وتیان نەخێر بە سەفقە و بەڕێکەوتن نەبێ وتی دەبێ بە زۆر خەڵکەکە چۆڵی کاوتن نەخێر خەڵکیان زۆر لێ کردوان تا چۆڵی ناکەین قسەکانی قەواری زایانییان نەهات نەدی ئەوانی حەماس و جیهاد هەمووی هاتوو نەدی ئەگەر سەرکەوتن ئەوە نەبێت چییە ئاخر خەڵکیان زۆر لێ کوژراوە ئاخر وڵاتیان خاپور کراوە جاوە چییە لە پێناوی ئەوەدا کە تۆ خوا ڕازیکەی هەموو دنیا کەمە هێندێک خەڵکی چونکە سەرکەوتن بۆ دەکەن خۆشیان بە مثلەن دیندار و مسلمان دەزانم بە تەمەن من ناڵم کەس حکمی کوفر بەسەر کەسدا نادەین ئەگەر کەسێک کوفری بەواحی لێ ببینین بەڵام تخوا و مسلمانەتیە ئەو عەقڵ و دینە کە تۆ بێنی بازرگانانە وەکو لە نووسینێکدا گوت بووم لە باسی تۆفانی ئەقسا ئاخر نووسین کە بڵاوم کردبەوە لە پەیامیش خوێنتانەوە گوت بووم عەقڵەتی بازرگانانەیە آخر ئەوەندەیان لێ کوژراوە وڵاتەکەیان خاپور کراوە جا پێت وا بەوە زەرەریان کردووە ئەی خوای پەروەردگار بۆچی بۆمان باسی لە سوورەتی بروجدا بۆمان باسی ئەوان دەکا کە ئەصحاب الأخدود کوشتیانن قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد خواوكم مدح استعيش باسي أو كومل ذكاك أصحاب الأخدود خاوني شالكان کوشتیانن سووتاندیانن وەکو ستایش وەکو مەدەحکردن باسییان دەکا کە ئێوەش ئەگەر ڕۆژێ لە ڕۆژانە واتان لێ قەوما کەیان ناچار بن بکوژرێن یا تەسلیم بن با بکوژرێن وەکو لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام شەریک بۆ خوا دامەنێ ئەگەر بشکوژرێ بشت و تێدرێی ئەما خۆ ئێستا موسڵمانانی حەماس و جیهاد لەخوا بە زیاد بێ بەڵێ خەڵک کوژراوە ڕاستە شەهیدن ئینشاءالله كجراون أو جمانيتين بلاخو إن تكونوا تألمون فإنهم يألمون كما تألمون وترجون من الله ما لا يرجون أجر إيوه آزار تان بيه بقاو بكجرين أوانيش آزار يعني بيه دقاي قوارث يعني كم اللي كجراون خو بالرسمي أو در رادا جين بلام بيه مزور زيادة يعني كجراون بويا بالكاتي خوي وما نقول وإستا أوشي بو زيادة كم كأوه هموي زمينة خوش كره بۆ لێکەڵوەشانی قەواری زایانی ئینشاءڵڵا ئەو خەبەرش درەنگ نابێ دێتە دی و ئەو کاتە وەکو خوا دەفەرمێەوە یەومەئیدی یەفرح المؤمنون بنصر الله مسلمانان بە سەرخستنی خوا و سەرکەوتنی کە خوا دەیهێنێتە پێش دڵخۆش دەبن و ئینشاءڵڵا ئەوەش دەبینین ئینشاءڵڵا زۆر سوپاس دەکەین جەنابی مام سعدی باپیر سەرۆکی کۆمەڵگەی سەلامەت بی کاک حەکیم گیان کردی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ